لەگەڵ دکتۆر محەممەد ئیحسان مامۆستای زانکۆ و شرۆڤەکاری سیاسی کە لە واشنتنەوە لەگەڵمانە. دکتۆر شەوت باش، زۆر سپاس دەکەین کە لەگەڵمانیت. دەمە بزانم کاریگەریەکانی ڕێکەوتنی جەزایر لەسەر گەلی کوردستان هەرماون؟ پێشەکی زۆر سپاس، ڕەمەزانێکی مبارەک. سپاس. بەڕاستی اتفاقیەی جەزایر یەکێک لە درندەترین اتفاقیەکان بوو کە لە ناوبەینی عێراق و ئیران کراوە لە دوای سراحێکی زۆر درێژ لە 1970ەوە تاکو 1975. بەڵام ئەوەی کە اتفاقەکەی کردی دەوری کورد بوو کە حەقیقەت بوو، ترسی حکوومەتی عێراقی بوو لەو کاتە کە چۆن بتوانێت هەموو شتێکی تەنازی لێ بکات تاکو بتوانێت زەختی کوردی یان مقاومەی کوردی یان ڕێزیستەندی کوردی یان حرەکەی تەحەڕوری کوردی بخاتە ناو قالبێکی تری کە تەخیر بکات. من ناڵێم کە لە جێگای خۆی نەمێنێ. ئەمە ترسەکە تا ئەمڕۆ بەڕاستی ترسەکە ئەمڕۆ ماوە، بەڵام وەزعەکە گۆڕاوە. ئەمڕۆ ئێمە لە عالەمێکی تر دەچین. ئەمڕۆ وەزعی کورد فەرقترە بە تەمامەن لە جاران فەرقترە. کاتان ینی جاران ئەگە بێ سەیریکە ئەو کوردانەی کە لە جێی لە ناو شۆڕەش بووینە نسبەکیان زۆر کەمتر بوو لە منەتە کوردەکەی کە پشتێکیان. ئەمڕۆ وعی قەومی زۆر گەورە، هەستی ناوەتاوەتاتی زۆر پەرستر بوویتە، شعور بە دەسەڵات و بە قووەت و بە سەنگی کوردە ناو مەعادلەی نێودەوڵەتی گەورەتر بوویتە. دکتۆر دەینە سەرەوە پرسەیەکە کوردی 1975 نییە. باش دکتۆر دەینە سەرەوەی کە ئێستا کوردستان چەنێ قورسایی هەیە لە ناوچەکە و لە ڕۆی پرسی نێودەوڵەتیە، بەڵام پێدوانیە کە ڕێکەوتنی جەزایر ئێستا لە قاڵبی دیکە دژی گەلی کوردستان هەبێت، پلانگیری بۆ بکرێت و هەوڵ بدرێت شتێکی لەو بابەتە هەبێت؟ تۆ سیر کە تۆ ئەگە بێ سەیری حیتیات اتفاقیەی جەزایر بکەی کە کێشەی حدود و کێشەی عوامەی حدودی بوو کە نوقتەی تالۆک لە کام جێگا بێ لە کام جێگانە بێ. ئیران چۆن خۆی سەحب بکات لە داعمی کورد لەو کاتە، عێراقیش چۆن خۆی سەحب بکات لە دەوای عەرەبەکان لە عەرەبستان. ئەمڕۆ معادلەکە گۆڕاوە. بەڕاستی ئیران بە شکلێکی تر هاتیە ناو معادلە. جاران چاوی ئیران لە معادلە خەڵی تالۆک بوو کە قوڵترین خەڵی ئاوی شەط العەرەب بوو. ئەمڕۆ ئیران تەفکیر ئەکا نەخێر من شەط العەرەب نەوێ، عێراق هەموم دەوێ، عێراق کۆمپلیتم دەوێ، نەک تەنها ئەوەم دەوێ. ئایا عێراقیش اعتبارەکە بە حەدیقەی خەلفی لۆ عەلاوەیە بەسەر وجودی شیعە؟ ئایا کورد لەو قادە ئایا ئەوان تەفکیر ئەکەن کورد وەکی لە عەقلیەتی هەندێک خەڵکیان هەیە کە کورد بەشێکە لەم ئیمپراتۆریەتە؟ یان ئەو شتەی لە خەیاڵدا من ئەڵێم وانە. ئەمڕۆ وەزعەکە گۆڕاوە. ئەوان خۆیانیش بە سەنگی کورد ئەزانن بیانەوە بە زوڵمی سلاح و بە زوڵمی ساڕوخ و درۆن و ئەم شتانە هەمویان بەکارێنە هەموو حکومەتەکانی عێراقی جیابەجیا، حکومەتەکانی ئیرانی تا حەدێکی تا هەفتاونە بە شکلێکی زۆر جیاب هەمووی داعمی کرد و تەرەدودی کرد، بەڵام نەیتوانێت ئیرادەی ئەم ملەتە بشکێنن. لەبەر ئەم ملەتە ئیرادەکەی بەڕاستی لە معادلە تەعاملی نێودەوڵەتی و لە معادلەکانی ئەقلیمی و نێودەوڵەتی زۆر گەورەترە. باشە دکتۆر، من لە ڕۆژنامەیەکی لوبنانی بابەتێکم خوێندەوە هەر بەم نەسە نووسرا بوو لە کاتێکا کە ڕێکەوتنی ئەمنی لە نێوان عێراق و ئێران کرا لە ساڵی 2023 و محەممەد شیع سودانی با بڵێن چاودێری پرۆسەکەی کرد. بەم نەسە نووسرا بوو اتفاقیەی جەزایر بە شێوەیەکی دیکە ئەنجامەدرێت بە بێەوەی کە لایەنی کوردی بەشداری بێت. ئیتفاق لە بینی ئێران و ئێران نەکرێت لەسەر ڕێکەوتنێکی ئەمنی. مەبەستم لەم جۆرە ڕێکەوتنانێ ئەمانە تا چەند کاریگەریە خاتە سەر کورد و کورد دەبێت چی بکات بۆ یەکە لەم ڕێکەوتنانە دەستی هەبێ؟ ڕێکەوتنەکانی ئەمنی هەبوویتە. ئەگە بێ سەیری آخر اتفاقی 23 کە لەنێوبەینی عێراق و ئەمریکا مەعارەزەی کوردی ئیران بۆ لە حدودەکە دوورکراوە، ئێمە هاوکار بووین لەو کاتە تاکو ئێمە نەبین بەشێک لە سەرا، ئێمە بەشێک نەبین تەهدیدێک لە وڵاتە ئەقلیمیەکانی نەک لەوە تورکیا نەک لەوە ئیران. حقیقەت بەڵام خەلکێکی تریش هەیە تەوەجوهەکەی ئەوەیە بئەنەه نەخێر تۆ نەک تەنها چەند هاوکاربی حەزی لێ نییە وجودەکەی تۆ لەو ناوچە بێت. کورد ئەمڕۆ ینی لاعبێکی ئەساسیە لە معادلەی عێراقی بە تەواوی ڕاستە، نەڵێ فلان شەخصێکی زەعیفم هەیە لە بەغا ئەم کابرا هیچی پێ نایەتەکردن. سەنگی ملەتەکە زۆر گەورەترە لە سەنگی پۆستێکی وەزاری بێت یان پۆستێکی ڕیاسی بێت یان پۆستێکی هەتی شتێکی بێتەکردن. ئەمڕۆ عێراقیش بڕوە بکەتەوە حەتە نییە هەموو شتێکیان کرد. ئەوانەی کە ئێستاش ئەگەر قووەتی سەدام حوسێنیان هەبا زیاتریان پێدەکرا، زیاتریان حەزیان لێ، بەڵام پێیان نایەتەکردن، نیەتیان هەیەش پێیان نایەتەکردن. لەبەر ئیرادەی ملەتی کورد زۆر بە قووەترە، قیادەیەکی حەکیمانە هەیە
وجودی جنابی سەرۆک بارزانانی لەوەیە مەرجعی کوردی ئەعلایە بۆ هەرچە پارچەکانی کوردستان ئەوان ئەزانن کە خۆیان لەگەڵ کێ شەڕعەکەنیان بەرەو چ قوناغێکە چەند ئەم معادلانە لە سەنگی نێودەوڵەتی ئەمڕۆ عاملی نێودەوڵەتی لەم نقاتانە زۆر گرنگە ظروفی عینین اتفاقیە 75 کە ئەو کاتە عالم دوو معسکەر و شەڕی سارد و ئەمریکا و رووسیا بوو ئەمڕۆ زۆر گوڕاوە بەڕاستی یعنی لەبیرم دێت من جارێک لەگەڵ وەزیر إعلامي عراقي أو كحامد جبوري بو أو كاتا باشا بويت وزيري عراقي وزيري خارجية عراقي فترة بو هيك لكسكاني زور نزيكي صدام حسين بو كباسي أما موضوع ما ذاكر للندن بيكا وبوين بالراب كي قلت أجر كرت نبا يعني ودي تا استلابير مديت صدام حسين كاتفاقية الجزائر كاتفاقية للجزائر عاصمة كاتفاقية كمان كت كان تنهستي كت بتنازل أو لبزختي كرد وأجر كرت نبا تنازلين ليكت أمر ومعادلين الدولتيش أو كاتوابو شريكي صار تبودنا روسيا وأمريكا بعالم دو معسكر وأمر معادلة كقراوة أمر سنجي كرد سنجي كي براستي بقوة كده خلكيك نياتها بلان بيانا يتكدن أوي كريجر بيلم دوباره كدن اتفاقية جزائر أما يكريزي مالي كردا باشا كاتبا بنسر يكريزي بعقلك ترقب كان كاتبا لسر يكريزي قصكين گەلە کۆمەکان پیلانگێڕەکان دژی کورد هەمویان لە ئەنجامی ئەوەن پەرتەوازەیی بوونا لە نێو کووردە کاتێوە نەهاتووە وانە لە ڕابردوو وەربگرین و نەیڵین مێژوو دووبارە ببێتەوە بێشەک با هەمومان سەیری تاریخ بکەین حقیقت با سەیری تاریخ بکەین هەچی شتێکمان کردبێ سەرکەوتنێکمان کردبێ لە تاریخی کوردەوە ئەگەر پێکەوە بوون هەموو شکستێکیشمان ئێنابێ ئەوە بوو کە پێکەنە بووین یەکێک لە سەبەکانی شکستی 75ش ئەوە بوو کەنشی خاقێک دروست بوو لەو کاتەوە هەندێک خەڵکە بوو لەو کاتە لە دژی خارجی سربی کوردی دەیویستی گورانی بڵێت خۆ بکاتە بە شتێکی تر ئەمڕۆ من باسی تاریخ ناکەم ئەمڕۆ لە هەموو کاتێکی تر محتاجیمان بە یەک ڕێزی ماڵی کوردە لە بەرناوچەکە بە قۆناغێکی تەمامەن گۆڕانکردی لە ناوچەکە دێتەکردن ئەمڕۆ ئەگەبەی سەیری مەلعبی نێودەوڵەتی بکەیت ئەمڕۆ سەیری معادلەی ئەقلیمی بکەیت ئەمڕۆ سەیری وجودی ترامپکەی لەسەر هەرێمی سوڵتا لە واشنگتن بڕوا بکە زۆر شت دێتە گۆڕین ئەگەر یەک ڕێزیش نەبین ئەگەر نەتوانین پێکەوە کار بکەین نەتوانین پێکەوە تەقبولی یەکتر بکەین وەزعمان لە 75 خراپترە بێ دوور نییە بەڵێ ئێمە سپاس دەکەین دکتۆر محەممەد ئیحسان مامۆستای زانکۆ و شرۆڤەکاری سیاسی کە لە واشنگتنەوە میوانی کوردستان 24 سپاس دەکەین